إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، إيمان داران، سلام و رحمة و مهرباني خواهی پروردگار لشوینێکی ئاوا پیرۆز و لە ڕۆژێکی ئاوا پیرۆز لەسەر هەموو لایەکمان بێت. خواهی پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی بمان گێڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی، لەو بەندانەی کە دەتوانن لە ژیانی دنیادا ڕەزامەندی خواهی پەروەردگاری خۆیان بەدەست بێنن، لە دنیادا بە ئیمانەوە دەژین و بە ئیمانەوە دەچنەوە خزمەتی پەروەردگاری خۆیان. ئینسان وەختێک کە تەماشای حاجیەکان دەکات لە ڕۆژی عەرەفە و لە کێوی عەرەفە، دیمەنێکی گچکەکراوەی دەشتی مەحشەر دەبینێت، بەوەی کە هەموو خەڵک بە یەک بەرگ، هەموو خەڵک لە یەک کاتدا لە یەک شوێن کۆبوونەتەوە وەستاون، هیچیان فەرقیان نییە و بەرگیان وەکو یەک وایە و هەموویان یەکسانن. ئینسان دیمەنێکی دەشتی مەحشەر دەبینێت. ئینسان ئەوە دەبینێت کە ئینسانەکان جاری وهەیە لە دنیادا ئینسانێک خۆی لێ دەگۆڕێت، پێی وایە کە لە خەڵک گەورەترە و بەرزترە، بەڵام وەختێک کە ئەو ڕۆژەیە دەبینی دەزانی هیچ کەسێک فەرقی نییە و هەمومان بەندەی خوای پەروەردگارین. ئینسان تەنها بە تەقواداری و چاکەکاری دەتوانێت بەرزتر بێ لە ئینسانەکانی دیکە و خۆشەویستتر بێ لە لای خوای پەروەردگاری خۆی. ئەنجا ئەو ڕۆژەیە کە دیمەنێکی دەشتی مەحشەرە لە لای خوای پەروەردگار، ئەو ڕۆژەیە زۆر گەورەیە و فەزڵ و پاداشت و گەورەییەکی گەلک زۆری هەیە. ئەو کەسەی کە لەوەیە پاداشتێکی زۆری دەست دەکەوێت، بەڵام ئێمەش کە نەمانتوانیوە و خەڵکێکی دیکەش کە نەیتوانیوە بچێتە ئەوێ، گەلێک پاداشت هەیە ئینسان، گەلێک کار هەیە ئینسان کە لەو ڕۆژەیەدا بیکات، پاداشتێکی زۆر دەتوانێت لەو ڕۆژەیەدا بەدەست بێنێ. بۆیە کورتێک لەسەر باسی فەزڵ و گەورەیی ڕۆژی عەرەفە باز دەکەین کە بەیانی ڕۆژی عەرەفەیە، فەزڵ و گەورەی ئەو ڕۆژەیە بزانین چەندە. یەکەم لە فەزڵ و گەورەیی ڕۆژی عەرەفە ئەوەیە کە خوای پەروەردگار کەسانێکی زۆر لە ئاگری دۆزەخ ڕزگار دەکات لەو ڕۆژەیەدا، لێیان خۆش دەبێ و ئازادیان دەکات، قەڵەمی عەفو دێنی بەسەر گوناه و تاوانی گەلێک لە بەندەکانی خۆی گەورە ئێمەش بگێڕی لەو جۆرە کەسانە. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: ما من يوم أكثر من أن يعتق الله فيه عبدا من النار من يوم عرفة. هیچ ڕۆژێک نییە بەقەد ڕۆژی عەرەفە خوای پەروەردگار بەندەکانی ئازاد کا لە ئاگری دۆزەخ و لێیان خۆش بێت. و دەفەرمێ: وإنه ليدنو، خوای پەروەردگار لە خەڵک نزیک دەبێتەوە لەو ڕۆژەیەدا. ئەنجا ثم يباهي بهم الملائكة، خوای پەروەردگار شانازی بە بەندەکانیەوە دەکا لە لای مەلایکەتەکان، فيقول ما أراد هؤلاء، دەڵێ ئەو بەندانەی من چیان دەوێ کە هاتوون لێرەدا کۆبوونەتەوە و داوا لە من دەکەن، غەیری لێخۆشبوونی من
ئەوانە بۆچی کۆبوونەتەوە. بۆیە ئیبن عەبدولبەر دەفەرمێ ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی خوای پەروەردگار لەو جۆرە کەسانە لەو خەڵکەیە خۆش بووە لە ڕۆژی عەرەفەدا، بۆیە شانازیان پێوە دەکات، چونکە خوای پەروەردگار شانازی بە ئینسانی گوناهبار و تاوانبار و خراپکارەوە ناکات. خوای گەورە لە گەلێک لە بەندەکانی خۆش دەبێت لەو ڕۆژەیەدا با ئێمەش ڕووی دڵمان بکەینە خوای پەروەردگار بۆ ئەوەی یەکێک بین لەو جۆرە کەسانەی کە خوای گەورە قەڵەمی عەفو دێنێ بەسەر گوناه و تاوانماندا و لێمان خۆش دەبێت. خوای گەورە بمانگەڕێ لەو جۆرە کەسانە. دووهەم لە گەورەی ئەو ڕۆژە ئەوەیە کە ئینسان ئەگەر لەو ڕۆژەیەدا بە ڕۆژوو بێت، وەکو لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە صلی الله علیه وسلم، گوناهی ساڵێکی ڕابردوو و هەروەها ساڵێکی داهاتووی لێ ڕەش دەبێتەوە و پاک دەبێتەوە. بەڵام بەو مەرجەی گوناهەکە گەورە نەبێت و مافی خەڵکیش نەبێت لەسەری، مافی خوای پەروەردگار بێت، ئەو ڕۆژەیە گوناهی 2 ساڵ لە ئینسان پاک دەکاتەوە و ڕەش دەکاتەوە. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم صيام يوم عرفة أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده. إمام مسلم رواياتي كردوة كذا فرميت پیغمبر صلی الله علیه وسلم پیمان دەفەرمێ بەڕۆژوو بوون لە ڕۆژی عەرەفەدا گوناهی ساڵێکی ڕابردووە هەروەها ساڵێکی داهاتوو ڕەش دەکاتەوە و گوناهەکانی ئینسان دەکوژێنێتەوە. دەیبران با ئێمەش هەوڵ دەین ڕۆژووی ئەو ڕۆژەمان لە کیز نەچێت، پاداشتی ئەو ڕۆژەمان لە کیز نەچێت، چونکە ڕۆژێکی زۆر گەورەیە لە لای خوای پەروەردگار. خوای گەورە بەندەکانی عەفو دەکات، لەیان خۆش دەبێت، پاداشتێکی زۆریان پێدەدات. با ئێمەش لەو کەسانە بین ڕوو بکەینە خوای پەروەردگار لە پاداشتی ئەو ڕۆژەیە بێبەش نەبین. ئەنجا هەر لە گەورەی ئەو ڕۆژەیە سێم ئەوەیە یاساکانی ئەو دینە پیرۆزەمان. ئەو دینە پیرۆزەکە دینی ئیسلامە بۆ ئومەتی محەممەد صلی الله علیه وسلم. لەو ڕۆژەیەدا ئەو دینەیەمان تەواو بووە کە ئەوە گەورەترین نیعمەت و گەورەترین ڕەحمەتی خوای گەورەیە. بۆیە پیاوێکی یەهودی بە ئیمامی عومەری فەرموو ئەی ئەمیری ئیمانداران، بەڕاستی ئاەتێک هەیە لە کتێبەکەی ئێوەدا کە ئێوە دەیخوێننەوە، ئەگەر ئەو ئاەتە بۆ سەر ئێمە دابەزی باە هەموو ساڵێکی ئەو ڕۆژەمان دەکرد بە جەژن. ئیمامی عومەر فەرمووی ئەو ئاەتە چه ئاەتێکە؟ جوولەکەکەوە یەهودیەکە بە ئیمامی عومەری فەرموو ئەو ئاەتەیە کە خوای گەورە دەفەرمێت اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. أو آياتك ودي خوين وأقر بوسر إيما دابزيبا لقوري أو آياتا كباز لتواو كردني أو دين دكات دفرميها موسى لك من دكت بجشن أو لو روجيدا. انجا إمام عمر فرمي براستي دزانين ئێمە دەزانین ئەو ئاەتە لە چ ڕۆژێکدا دابەزیوە، لە چ کاتێکدا دابەزیوە، لە چ شوێنێکیش بۆ سەر پێغەمبەری خوا دابەزیوە صلی الله علیه وسلم. بۆیە فەرمووی ئەو ئاەتە لە ڕۆژی جوموعەدا، لە ڕۆژی عەرەفە کە جوموعە بوو، ڕۆژی عەرەفە بوو، لە دەمە و ئێوارەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە کێوی عەرەفە وەستا بوو، خوای پەروەردگار ئەو ئاەتەی دابەزاندە سەر پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەفەرموێ اليوم أكملت لكم دينكم. ئەوڕۆ دینەکەتانم بۆ تەواو کردن، یاساکانی دینەکەتانم بۆ تەواو کردن، هەموم بۆ دابەزاندن. وأتممت عليكم نعمتي ونعمتي خۆم بەسەردا ڕشتن کە مەبەستی یاساکانی ئیسلام و دینی ئیسلامە. خوای گەورە بە نیعمەتی ناوبردووە برام، دەبێ ئینسان ئەو دینە بە نیعمەت بزانێ لەسەر خۆی. وەڕەضیت لەکم الئیسلامە دینە. ئەنجا خوای پەروەردگار دەفەرمێت ئەمن ئیسلامم بۆ پەسەند کردوون، ڕازیم بەوە کە ئیسلام دینتان بێت. ئەو ئاەتە ئیمامی ئیبن کەثیر دەفەرمێت بەڕاستی لە گەورەترینی نیعمەت ئەوەیە، ئەو ئاەتە گەورەترینی نیعمەتە کە خوای گەورە لەگەڵ ئینسان و لەگەڵ ئومەتی محەممەددا کردوویەتی صلی الله علیه وسلم، بەوەی کە دینەکەمانی بۆ تەواو کردوین و یاسای دینەکەمانی بۆ تەواو کردوین. برام خوای گەورە ئەو دینەی بەچی ناوبردووە؟ بە ڕەحمەت، بەوە کە ڕازیە ئیسلام دینمان بێت، پێویستمان بە هیچ دینێکی دیکە نییە. ئەو دینە دینێکی تێر و تەسەلوتەواوە، بۆ هەموو سەردەمێکیش گونجاوە.
ئەو ئاەتە پیرۆزە لە ڕۆژی عەرەفەدا بۆ سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دابەزیوە. دەی ئەمەش هەر گەورەی ئەو ڕۆژە کە ڕۆژی عەرەفەیە گەورەی ئەو ڕۆژەیە دەگەیەنێت. چوارەم لە گەورەی ئەو ڕۆژە کە ڕۆژی عەرەفەیە خوای پەروەردگار سوێندی پێ خواردووە کە دەفەرمێت وەشاهید ومەشهود. پرسیار لە شێخ عەبدولعەزیز بن باز کراوە دەربارەی ئەو ئاەتە کە مەبەستی چییە خوای پەروەردگارە کە دەفەرمێ وەشاهید ومەشهود. فەرموویەتی جوانترین تەفسیر بۆ ئەو ئاەتە ئەوەیە وشاهد مبستي روجي جمعة ومشهود مبستي روجي عرفة وتخواي پروردگار كده فرمي وشاهد ومشهود يعني سويندي خواردوا بروجي جمعة وهروها بروجي عرفة اوش قوري او روجمان بو دردخات كخواي پروردگار لبر قوري او روج سويندي بروجي جمعة وبروجي عرفة خواردوا ها برم با او روجمان لكيز نچيت پاداشتی ئەو ڕۆژەمان لە کیز نەچێت دوعا و پاڕانەوەی ئەو ڕۆژەمان لەبیر نەچێت ڕۆژووی ئەو ڕۆژەمان لەبیر نەچێت بەرام ڕۆژێکی زۆر گەورەیە حەیفێ بەسەر ئینسانی ئیمانداردا تێپەڕی بێ ئاگا بێت یان خەوتوو بێت یان ئاگای لێ نەبێت و مەشغوڵی دنیا بێت بەرام گەورەترین ڕۆژە ئەو ڕۆژە با لێی بێ ئاگا نەبین. ئەنجا پێنجەمین لە گەورەی ئەو ڕۆژە کە ڕۆژی عەرەفەیە بريتيا لوي كدعاء وبارانوا جيرا دبي لو روجيدا كروجي عرفية برام بيغمبر ده فرمي صلى الله عليه وسلم إن الدعاء ينفع مما نزل ومما لم ينزل. دعاء سودي هي بو أو بلا مصيبتي كدا بزي وتسرد أو بلا مصيبتشي كهش دا نبزيوا برام دعاء كشون كسودت بيدقيانيت بويا بيغمبر ده فرمي فعليكم عباد الله بالدعاء بندكاني خواي پروردگار انساني ایمان دار پیغمبر ده فرمي آموشگاری تان دکم آگادار تان دکم و بپارین و لبر خواي پروردگار دعا بکن و داوای لی بکن خواي پروردگار ولام تان داته و بمرجو شرطی خوي. بويا پیغمبر ده فرمي صلى الله عليه وسلم خير الدعاء دعاء يوم عرفة. پیغمبری خواي ده فرمي صلى الله عليه وسلم چاکترین پارانوا چاکترین دعا کردن بریتیه لدعا کردنی روژی عرفه چاکترین پارانو برم بالکی اسمان نچه او روژه پیغمبری خواهی ده فرمید باشترین دعایک انسان که بی کد بپارتوا بریتیه لدعا کردنی روژی عرفه. انجا ده فرمي وخير ما قلت انا والنبيون من قبلي وشاكترين اويك من قتوما وبيغمبراني بيج منيش قتو يانا إنسان لو روجه دات شبلت أو ذكر بكات لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير أو دعاء إنسان زور كات لروجي عرفة دا پیغمبر صلى الله عليه وسلم دا فرميت شاكتريني أوي كمن وتومو پیغمبراني پیج مني جوتويانا أو شاكترين پارانويا انجا هر دعايكي ديكش إنسان كما بستي بيت هر دعوايك إنسان كالدلي دا بيت لو روجه دا دتواني برام برخواي پروردگاري خوي أو دعاء بكاتو لخواي قورا بپاريتوا برام باشترين پارانوي روجي عرفه بالكي اسمان نچه دعاء بكينو بپارينو ولا برخواي پروردگار. یەکێک لە پیاوچاکان لە کاتێک دا کە لە کێوی عەرەفە وەستابوو شەرمی دەکرد لەبەر گەورەی خوای پەروەردگار بپاڕێتەوە بۆیە گوتیان بۆچی دوعا ناکەی و ناپاڕێەوە گوتی لەبەر ترسی خوای پەروەردگار و شەرمی خوای پەروەردگار خوای پەروەردگاری ئەوەندە لە دڵدا گەورە بووە برم بۆیە گوتیان ئەو ڕۆژەیە ڕۆژی لێخۆشبوونی خوای پەروەردگارە ڕۆژی عەفوکردنی خوای پەروەردگارە خوای گەورە لە بەندەکانی خۆش دەبێت ڕۆژی دوعایە برام بپاڕێەوە ئەو پیاو چاک و پیاو ساڵحە دەستەکانی بەرز کردەوە و دەپاڕایەوە لەبەر خوای پەروەردگار لەو ڕۆژەیەدا لەو کاتێدا کەوتە گۆڕۆ و گیانی سپارد و چوو بۆ لای خوای پەروەردگاری خۆ و گەڕایەوە لەو کاتە پیرۆزەدا بۆ لای خوای پەروەردگاری خۆی تەماشاکەن بەڕێزان ئینسانێک خوای پەروەردگاری ئاوا لە دڵدا گەورە بێت ئاوا شەرم لە خوای پەروەردگار بکات خوای گەورە بە گەورە بزانێت دەی برام خوای گەورەش ئەو جۆرە سەربەرزی و مردنەی دەکاتە قسمەت لەو ڕۆژە پیرۆزەدا لەو شوێنە پیرۆزە کە کێوی عەرەفەیە و ڕۆژی عەرەفەیە خوای پەروەردگار دەکاتە قسمەتی و دەیباتەوە بۆ لای خۆی ئا لەو ڕۆژە پیرۆزەیەدا برام
دەی با بپاڕێنەوە لەبەر خوای پەروەردگار با دوعا بکەین برام ئەو ڕۆژەیەمان لە کیز نەچێت چونکە ڕۆژی بەزەیی خوای پەروەردگار و لێخۆشبوونی خوای پەروەردگارە بەرامبەر بە بەندەکانی. یا ربی خوایان ئێمەش یەکێک بین لەو کەسانی کە لەو ڕۆژێدا لێمان خۆش دەبێ وامان لێ بکەی ڕوودە تۆ بکەین بۆ ئەوەی کە تۆ لێمان خۆش بێ و قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانەکانماندا. ئەنجا شەشەمین لە گەورەیی و فەزڵی ئەو ڕۆژە بەڕێزان ئەوەیە کە لەو ڕۆژێدا شەیطان زۆر تووڕەیە. ئەو ڕۆژە ڕۆژی دابەزینی ڕەحمەتی پەروەردگارە، ڕۆژی لێخۆشبوونە، ڕۆژی بەزەیی خوای پەروەردگارە بۆ سەر زەوی، دابەزینی بەزەیی خوای پەروەردگار و ڕەحمی خوای گەورە، ڕۆژی لێخۆشبوونی ئینسانەکانە برم. شەیطان لەو ڕۆژەیەدا زۆر تووڕە و سەرشۆڕە چونکە خوای گەورە بەزەیی خۆی دادەبەزێنێتە لە بەندەکانی خۆش دەبێت. ئەو ڕۆژە ڕۆژی بەزەیی خوای پەروەردگارە. بۆیە ئیبن القەیم لە زاد المەعاددا فەرموویەتی لەو ڕۆژەیەدا خوای پەروەردگار لە بەندەکانی نزیک دەبێتەوە، لە بەندەکانی خۆش دەبێت، پاشان شانازی دەکا لە لای مەلایکەتەکانەوە بەو کەسانەی کە لە کێوی عەرەفە وەستاون، ئەو کەسانەی کە دەپاڕێنەوە، ئەو کەسانەی کە داوای ڕەحمەتی خوای گەورە دەکەن. دەفەرمێ خوای پەروەردگار شانازیان پێوە دەکا لە لای مەلایکەتەکان، باسییان دەکات و شانازیان پێوە دەکات، دەڵێ تەماشاکەن بەندەکانی من چیان دەوێت، وەستاون دوعا دەکەن و دەپاڕێنەوە و داوای ڕەحمەتی من دەکەن. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێ لەو ڕۆژەیەدا دەڵێ ئەی مەلایکەتەکان ئێوە شاهید بن، ئەمن لە هەموو ئەو بەندانم خۆش بووم و لێیان خۆش دەم و عەفویان دەکەم. برام ئەو ڕۆژە ڕۆژی لێخۆشبوونە، ڕۆژی بەزەیی خوای پەروەردگارە. ئەو ڕۆژەیە بایەکێک بین لەو کەسانە کە ڕوودە خوای گەورە دەکەین بۆ ئەوی خوای پەروەردگار لێمان خۆش بێت برام، ڕۆژی بەزەیی خوای پەروەردگارە. بۆیە عەبدوڵڵای کوڕی موبارەک چوو بۆ لای سوفیانی سەوری لە کاتێکدا کە لە کێوی عەرەفە وەستا بوو، چاوەکانی پڕ لە فرمێسک بوو لەو ڕۆژەیەدا. بۆیە لێی پرسی گوتی کێ لەو ڕۆدا لە هەموو کەس حاڵی خراپترە؟ فەرمووی بەڕاستی ئەو کەسە لە هەموو کەسێک خراپترە و حاڵی خراپترە لەو ڕۆژێدا کە پێی وا بێ خوای پەروەردگار لێی خۆش نابێت، چونکە ئەو ڕۆژە ڕۆژی لێخۆشبوونە برام، ڕۆژی ڕەحمەت و بەزەیی خوای پەروەردگارە. پێ دوانە بێ خوای گەورە لێت خۆش نابێت، وەڵڵاهی بە ئیخلاسیەتەوە بە دڵێکی پاک و سافەوە بەڕاستی ڕوودە خوای پەروەردگار کە خوای گەورە لێت خۆش دەبێ و قەڵەمی عەفو دێنی بەسەر گوناه و تاوانەکانتدا. بەڵام بەو مەرجەی هەوڵ دەی ڕوو بکەیە خوای پەروەردگار برام، خوای گەورە لێت خۆش دەبێ لەو ڕۆژەیەدا. بۆیە فوضەیلی کوڕی عیاض کە یەکێکە لە پیاو چاکان دەفەرمێ لەو ساڵەیەدا کە حەجی کرد، لە کاتێکدا کە لەو ڕۆژەیەدا بە گریانەوە و بە دڵێکی پڕترس و ئومێدەوە لە کێوی عەرەفە وەستا بوو، بە یەکێک لە هاوڵانی تەنشتی خۆی گوتی ئایا ئەو خەڵکەیەی کە لێرە وەستاون لە کێوی عەرەفە ئەگەر بێت و ئەو خەڵکە پێ دوایە هەمویان بچنە بەردەرگی ماڵی دەوڵەمەندێک داوای یەک دەرەم یان کەمتر لە دەرەمەیەکی لێ بکەن، ئەو هەموو خەڵکە بچێتە بەردەرگای یەک کەس، ئینسان هەر لە خۆی بایی دەبێت. ئەو هەموو خەڵکە بچێتە بەردەرگای داوای شتێکی زۆر کەم کە پێ دوایە ئەو کەسە پێیان نادات و دەست دەنێ بەڕوویانەوە. گوتی نەخەیر، ئەگەر ئەو هەموو خەڵکە بچێ داوا بکە داوای دەرەمێک یان کەمتر لە دەرەمێک لە ئینسانێک لە پیاوێکی دەوڵەمەند حتمەن پێیان دەدات چونکە هیچ نییە. دەی فضەیلی کوڕی عیاض فەرمووی بەڕاستی خوای پەروەردگار زۆر لە لای ئاسانترە لەوەی کە قەڵەمی عەفو بێنێ بەسەر گوناه و تاوانی هەموو ئەو خەڵکانی کە لێرە وەستاون لێیان خۆش بێت، چونکە هیچ لە مڵک و دەسەڵاتی خوای پەروەردگار کەم ناکات. دەی برام خوای گەورە زۆر لە لای ئاسانە کە لێمان خۆش بێت، هیچ لە مڵکی خوای پەروەردگار کەم ناکات، بەس بەڕاستی و بە سیدق و ئیخلاسەوە ڕوو بکەینە خوای گەورە، وەڵڵاهی خوای پەروەردگار برام لێمان خۆش دەبێت. ئەو ڕۆژەش بەڕاستی ڕۆژی لێخۆشبوونی خوای پەروەردگارە، با بە ئیخلاس و سیدقەوە ڕوو بکەینە خوای پەروەردگار، خوای گەورە لێمان خۆش دەبێت ئینشەڵڵا. فەرمایشتی قودسیدا و لە قورئانی پیرۆزدا پەیامێکمان پێ دەڵێ کە پەیامێکی ئارام بەخشە، پەیامێکە دڵی ئینسان دەکاتەوە. با گوێ لە پەیامی خوای گەورە بگرێن. ئەو کەسەی کە گوناه و تاوانت کردووە تا ئێستا، ئەو کەسەی کە نەگەڕاویەوە بۆ لای خوای پەروەردگار، ئەو گەنجەی کە تا ئێستا خوای پەروەردگارت نەناسیوە ڕوود لە خوای پەروەردگار نەکردووە،
گوێ بگرە لە پەیامی پەروەردگار برام. خوای پەروەردگار لە فەرمایشتی قودسیە پێمان دەفەرموێت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرموێت، خوای پەروەردگار لە فەرمایشتی قودسیدا پەیامێکمان پێ دەڵێت، پێمان دەڵێ یا عیبادی، ئەی بەندەکانم، ئەی ئینسان، ئەو کەسەی کە تا ئێستا خواد نەناسیوە، ئەو کەسەی کە کەم و کوڕیت هەیە لە دینداریدا برام، بزانە خوای گەورە دەفەرمێ ئینەکم تخطئون بالليل والنهار، ئەی ئینسانەکان ئێوە لە شەو و ڕۆژدا گوناه دەکەن و بێفەرمانی من دەکەن و تاوان دەکەن، بەڵام خوای گەورە دەفەرمێ وأنا أغفر الذنوب جميعا، بەڵام ئەمن لە هەموو گوناهەکان خۆش دەبم، فاستغفروني أغفر لكم، دەی داوای لێبوردن لە من بکەن، دەی بگەڕێنەوە بۆ لای من، خوای پەروەردگار دەفەرمێ لێتان خۆش دەبم. پەیام لەوە خۆشتر هەیە برام، ئینسان کە لە شەو و ڕۆژدا تاوان دەکەی، تا ئێستا نەگەڕاویەوە لای خوای پەروەردگار، کەم و کوڕیت لە دینداریدا هەیە، ئەوەتە خوا دەفەرمێ ڕووم تێ بکەن، داوای لێبوردن بکەن، ڕوو لە من کەن، لێتان خۆش دەبم، لە هەموو گوناهەکانتان خۆش دەبم و قەڵەمی عەفو دێنم بەسەر گوناه و تاوانی هەموو گوناهەکانتاندا برام. بۆیە لە قورئاندا خوای پەروەردگار دەفەرمێ قل یا عیبادی الذین ئەسرفوا علی ئەنفوسهم، ئەو کەسانەی کە ئیسرافتان لە نەفسی خۆتان کردووە، تێتان پەڕاندووە، گوناه و تاوانتان زۆر کردووە، ئەو کەسانەی کە زۆر گوناه و تاوانتان کردووە، لا تەقنەتوا من ڕەحمەت الله، بێئومێد مەبن لە ڕەحمەت و بەزەی خوای پەروەردگار، چونکە خوای گەورە دەفەرمێ ئین الله یغفر الذنوب جميعا، خوای پەروەردگار لە هەموو تاوانەکان خۆش دەبێت، لە هەموو گوناهەکان خۆش دەبێت، و هەروەها دەفەرمێ ئینه هو الغفور الرحیم، خوای پەروەردگار لێ خۆش بووە و هەروەها بە بەزەییە بەرامبەر بەندەکانی و لێیان خۆش دەبێت. بۆیە عەبدوڵڵای کوڕی مەسعود دەفەرمێ بەڕاستی ئەو ئایەتە موژدە بەخشترین و خۆشترین ئایەتە بۆ ئینسانی ئیماندار، بۆیە دەفەرمێ هەر کاتێک کە دنیام لەسەر ناڕەحەت دەبێت، هەر کاتێک خەم و خەفەتێکم دەبێت، هەر کاتێک دڵم ناڕەحەت دەبێت، دەست نوێژێک دەرگرم و دوور کە عاد نوێژ دەکەم و ئەو ئایەتە دەخوێنم، دڵم خۆش دەبێت و دڵم پڕ لە ئومێد و هیوا دەبێت بەرامبەر بەخوای پەروەردگار. بەرام کە ناڕەحەت بووی بزانە ئەو ئایەتە بخوێنە، قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله، أيو كساني كجناه تاوانتان زور كردوا، ناؤمد مبن لرحمه بزي خواي پروردگار للي خوشبوني خواي گورا، چونك إن الله يغفر الذنوب جميعا، خواي گورا لهمو تاوانا كان خوش دبيت. جاري وهي إنسان حاڵەیەک دەکا بەرامبەر بە کەسێک، دنیای بەگژەوە دەنێ کابرا لەی خۆش نابێت، بەڵام خوای پەروەردگار وانییە بەرام والعیاذ بالله، ولله المثل الأعلى، خوای پەروەردگار بەس بە ئیخلاص و صدقەوە ڕووی تێکە لە هەموو گوناهەکانت خۆش دەبێت. دەی برام لەو پەیامە خۆشتر هەیە، لەو پەیامە چاکتر هەیە، با ڕوو بکەینە خوای پەروەردگار لەو ڕۆژەیەدا بە ئیخلاص و بە صدقەوە، بۆ ئەوەی خوای پەروەردگار دەرەجەمان بەرز کاتەوە، لێمان خۆش بێت. بەڵام کە دەفەرمێ خوای گەورە لە هەموو گوناهەکان خۆش دەبێت، مەبەست ئەوە نییە کە ئینسان بە تەمای ڕەحمی خوای گەورە لێ بگەڕێت، مەبەست ئەوە نییە ئینسان بڵێ دەی کاکە جا خوای گەورە بە ڕەحمە لێم خۆش دەبێت. ئینسانی وایە گوناه و تاوان دەکات، کۆڵە دەڵێ قەیناکە بە تەما خۆی خوا بە ڕەحمە لێم خۆش دەبێت. بەرام خوای گەورە کە دەفەرمێ ناومێد مەبن لە ڕەحم و بەزەی خوای گەورە، خوای گەورە لە هەموو تاوانێک خۆش دەبێت، بزانە لە دوای ئەو ئایەتە بە دوایدا چی دەفەرمێت؟ دەفەرمێ وأنيبوا إلى ربكم وأسلموا له، بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، ملکەتی خوای پەروەردگار بن، ملکەتی شریعەتی خوای پەروەردگار بن، تەسلیمی خوای گەورە بن، خۆتان بدەنە دەست شریعەتی خوای پەروەردگار. من قبل أن يأتيكم العذاب ثم لا تنصرون، بەر لەوەی کە سزاتان بۆ بێت، بەر لەوەی کە بمرن و لە دەستان بچێت، خوای گەورە دەفەرمێ بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە. بەو مەرجەی خوای گەورە لە ئینسان خۆش دەبێت کە ئینسان ڕوو لە خوای پەروەردگار بکات، کە ئینسان بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار، نەک ئینسان بە تەمای ڕەحمی خوای گەورە لێگەڕێ، بڵێ دەی جا کاکە خۆ خوای گەورە بە ڕەحمە لە هەموو گوناهێک خۆش دەبێت، خوای گەورە 99 ڕەحمی لە لای خۆی بەجێهێشتەوە یەکیان دانەی هێناوەتە خوارەوە، کاکە دەی خوای گەورە بە ڕەحمە. ئینسانی وا هەیە فێڵ لە خۆی دەکات، تاوان دەکا و دەڵێ خوا بە ڕەحمە، تاوان دەکا و دەڵێ دڵم باشە. بەرام ئەگەر دڵت باش بایە ئەندامەکانیشت باش دەبوون، ئەگەر دڵت باش بایە زمانت باش دەبوو،
ئەگەر دڵت باش باە دەستشت باش دەبوو برام معاملەکەشت باش دەبوو دەی برام با ئینسان فێڵ لە خۆی نەکات بەو مەرجەی خوای گەورە لە ئینسان خۆش دەبێت ڕەحم بە ئینسان دەکات کە ئینسانیش ڕوو بکاتە خوای پەروەردگار و بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار ئێمەش دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی وامان لێ بکەی لەو ڕۆژەیەدا بگەڕینەوە بۆ لای تۆ ڕوو لە تۆ بکەین بە ئیخلاس و بە سیدقەوە یا ڕەبی خوایە گیان ئەتۆش لێمان خۆش بی یا ڕەبی خوایە گیان وامان لێ بکەی لەو ڕۆژەیەدا کە بەیانی ڕۆژی عەرەفەیە ئەگەر کەم و کوڕیەکیشمان لە دینداریدا هەبێت ڕوو لە تۆ بکەین بە ئیخلاسیت و بە سیدقەوە ئەتۆش لە گوناه و تاوانەکانمان خۆش بی یا ڕەبی خوایە گیان لێکی یەکێک بین لەو کەسانەی کە قەڵەمی عەفو دێنی بەسەر گوناه و تاوانەکانیدا یا ڕەبی خوایە گیان لێمان خۆش بی یا ڕەبی خوایە گیان عەفومان کەی سەربەرزمان کەی بە ئیمانەوە بمان ژینێ و بە ئیمانەوەش بمان برێنی یا ڕەبی خوایە گیان وامان لێ بکەی لەو ڕۆژێدا ڕوو بکەینە تۆ یەکێک بین لەو کەسانەی کە لێیان خۆش دەبی و بە ئیمانەوە بمان ژینێ و بە ئیمانەوەش بمان برێنی یا ڕەبی خوایە گیان وامان لێ بکەی هیدایەتمان دەی تەوفیقمان دەی بۆ ئەوەی لە خێر و پاداشتی ئەو ڕۆژە گەورەیە بێبەش نەبین آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين